خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک پێشهاتی تازە لەسەر ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان هاتوونەتە پێشەوە بەتایبەت کۆمەڵێک لە دوای پەسەندکردنی پڕۆژە یاسای بودجە ململانەکان لەسەر هەڵبژاردننی داهاتوو هەروەها لەسەر عێراقی داهاتوو چڕ بوونەتەوە بەتایبەتیش ململانەی هێز و لایەنە ئیقلیمیەکان و وڵاتی ئیقلیمیەکان کە ساڵانێکی زۆرە لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق ململانەکانیان لە چەکداریەوە بۆ سیاسی بەردەوامە ئێستا بە جۆرێکی تر ململانەکان تۆخ بوونەتەوە. دۆخی سیاسی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی پرسە سیاسیەکانم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕزگار حاجی حەمان دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ڕزگار زۆر سپاس بۆ دەرفەتە. کاک ڕزگار سەرەتا باسی دۆخی عێراق بکەین لە دوای ئەوەی کە ئێستا هێواش هەندێک جار لە سەر شانۆکەوە هەندێک جار لە پشتی شانۆکۆی عەرەبی بعد کەوالیس مەسەلەن ململانەی هێز و لایەنە سیاسیەکان بەردەوامە بۆ عێراقی داهاتوو. ئەمە بەکوێ ئەگات؟ ئایا سەرنجام عێراقێکی نوێ لەدایکە بێ بۆ هەڵبژاردن پێشوەختە یا خۆت لە ڕووی سیاسیەوە هەڵبەتە یا خۆت هەر ململانێ و ئەم ئاڵۆزیە بەردەوامە بێ؟ سپاس بۆ کورسات بۆ بینەرانتان. سەبارەت دووبارە دۆخی عێراق ئێستا لە دوای لە پێش تێپەڕاندنی لەسەر مەسەلەی قانونی موازنەی عێراقی و پێشوش قانونی ئیقتراز و قانونی محکمەی ئیتیحادی ئەوانە کۆمەڵێک یاسای گرنگ بوون هاتبوونە پێشەوە، بەڵام نزیکبوونەوەی هەڵبژاردن و تەحدیدکردنی کاتی هەڵبژاردن لە دەیدا دیارە یەکێک بوو لە هۆکارە ئەساسیەکانی کە لە ناو پەرلەمانی عێراق لە نێوان ئەحزابی سیاسی عێراق و کوردستانی و لە نێوان گروپە سیاسیەکانی تریشکە هەیە لە ساحەی سیاسی کێشمەکێش و ململانەیەکی زۆر زیاتر ئامادەسازی بوو بۆ هەڵبژاردن بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی بڕیارەکانیان لە ڕێگەی ئەو قانونانی کە دێتە پێشەوە هەندێک دەستکەوتی سیاسی بۆ خۆیان بەدەست بهێنن بۆ ئەوەی لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکان بەکاری بێنن. دیارە لە عێراق ئیستاکە لە بەتایبەتی ئەو هێزە سیاسیانەی عێراق کە ئیستاکە لە ساحەن بەشێکی زۆریان لە هەڵبژاردننی ڕابردوو کورسیان هێناوە، بەشێکیان کە ئەتوانم بڵێم لە پێشەوەی زۆری نەبوون. ئیستا هەوڵەکانیان بۆ ئەوەیە بەڕاستی هەم گۆڕانکاری لە یاسای کۆمسیۆن و گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکان وای کردووە کە عێراق لە 18 بازنەوە ببێت بە 83 بازنە. ئەوانە خۆی لە خۆیدا ململانەکان سەختن، بۆیە ڕەنگێ ئەو حیزبانەی کە کورسی زۆریان هێناوە یاخود هێزی سیاسی گەورە بوون ئەوانە ئەم قانونە زۆر لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیش لە بەرژەوەندی ئەواندایە. بەڵام ئەو گروپە سیاسیانەی کە هەیە ئێستاکە ڕەنگ بێ بارودۆخی دەرەوە و وڵاتە ئیقلیمیەکان و کۆمەڵێک کاریگەری هەبێت کە بەشێک لەو گروپە ئەوانەی کە ڕنگ بێت من بە تایبەتی لە عێراقش و ئەوانە ئەو حیزبە بچووکانەی کە هەیە ئەو گروپانەی کە هەیە ڕنگ بێ ئەو ڕێژە کورسی کە بەدەستیان هێناوە نەتوانن بەدەستی بێنن. ئەوە یەکێکە لەو هۆکارانەی ڕنگ بێ بۆ ئایندەی عێراق بۆ دامەزراندنی با بڵێن حکوومەتی تازە و کابینەی تازە پێویستی بە یعنی دەتوانم بڵێم ململانەکان قورسن. عێراق ڕنگ بێ لەو مەرحەلەی لە ڕابردوو کە ئەحزابەکان بە لیست و بە کۆمەڵێک بابەتی جیا هاتوونەتە پێشەوە و کورسی زۆریان هێناوە، ئیستا ڕنگ بێ ڕکابەرەکان کەمتر ببنەوە. یعنی ئەتوانم بڵێم ئەو هێزانی کە زۆر گەورن، ئەو هێزەی کە قاعیدەیان هەیە کە ڕێخستن و تەنزیمات و ئەوانەیان هەیە ئەوانە سەرکەوتنی باشتر دەستکەوتی باشتر بەدەست بێنن. هەروەکو ئەوەی ئیسا لە کوردستان مەسەلەن کۆمەڵێک هێزی سیاسی هەیە بەڵام لە ناویان ڕنگ بێ مەسەلەن هێزێکی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان باشتر بتوانێت لە خەباتی هەڵبژاردندا کار بکات و سەرکەوتن بەدەست بێنێت. بەڵێ کاک ڕزگار مەسەلەن قسەیەک هەیە باز لەوە دەکرێت کە عێراقی داهاتوو تیاری سەدری واجهەیەک دەبێت و سربەخۆکان ئەوانەی کە زیاتر لە مستەفا کازمی و ئەوانەی لە شەقام بوون و ڕابەراتی خۆپشاندانیان دەکرێت ئەوانیش واجهەیەک بن و زایدەن ئەو کوتلانەی کە نزیکن لە حەشدی شعبی و زیاتر بە تابعی نزیکی ئێران دادەندرێت بەسەر ئەو تیجاها کورد لەو نێوانەدا
مەسلحەتی لەکوێ مەسەل لەگەڵ کامیان بێت دیارە بەشداریکردنی ئەو هێزی سیاسیانە بە تایبەتی ئەوانەی کە ناوتێنان لەوانە سائیرونە جەماعەتی فەتحە یاخود هەندێک هێزی سیاسی تریش هەیە خۆ مەسەلەی حکمەش ئێستاکە هاوپەیمانێتێکی گەورەی دروست کردو زیاتر لە 45 کورسییان کۆ کردوتەوە نزیکە لەو هێزە سیاسی کە باڵێن دەنجیان هێناوە ڕەنگە هەر ئەوە بێ بچێتە ئەوەی کە بچێتە جۆگەلەی مستەقیلین و ئەوانەی کە لە شارع ئەزانی چۆنە مەوزوعی مستەقلین و ئانە لە هیچ من پێم وایە ڕاستە بەشداریکردن و ئەحزابی سیاسی لیست و ئەوانە بەڵام ئەو نەریتی کە لە عێراقەیە ئەوەی کە پێی دەڵێ مستەقیل و نامستەقیل بەشێکی زۆری حتا لە هەڵبژارنەکانش حزبی سیاسی لە پشتەوەیە ئەوەی کە ئیستاکە جەنابی کاظمی سەرۆکی وەزیرانە سوود وەربگرێت لە شەقام و لەو خەڵکە مەدەنی و ئەو ڕێکخراوانەی کە لە ساحەی تەحریر بوونەوە ئەوانە ئەوەیش بە ئاراستەیەکە کە بتوانێت زۆرترین دەنجی ناوەڕاست و باشووری عێراق بەدەست بێنێ بۆ ئەوەی هەوڵ بدات کورسێکی ئەو ژمارەیەک لە کورسی بەدەست بێنێت بۆ دوای هەڵبژاردن چونکە عادەتەن لە هەموو ئەو هەڵبژاردنانی کە دێتە پێشەوە دوای ئەوەی کە هەموو لایەنەکان کە نەتائیجەکانیان بۆ دەرەچێت کوتلەی ئەکبەر دروستەکان هەمویان بەو ئاراستەیە دەڕۆن کە زۆرترین کورسی بەدەست بێنن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم وەکو کورد تەبەن کورد خۆتان ناگەدارن کۆمەڵێک ئەحزابی سیاسی کەشەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی باشمان ناوە ئێمە لە چەند مانگی ڕابردوو لە زنجیرەیە کۆبوونەوەی چڕوپڕ لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کە فعلەن لە هەڵبژاردننی ئایندە ئەتوانن زۆر ینی با بڵێن شانسی سەرکەوتنی باشیان هەیە ئێمە تەفاهم و لێکتێگەیشتنی تەواومان هەیە لەگەڵیان تەنسیق و هەماهەنگی کراوە و ڕنگ بێت لەگەڵ بەشێکیش لەلایەنە سیاسەکانی کوردستان بە مەبەستی ئەوەی کە پشکی کورد داکۆچی کار بین و پشکی کورد بەرکەوتەی کورد لە حکوومەتی ئایندەی عێراق پارێزراو بێت و یەکێتی نیشتیمانی کوردستانیش خۆتانزان هێزێکی کاریگەرە لە عێراق بە ئێمە لە هەموو دانیشتنەکان لە هەموو کۆبوونەوەکانی کە لەگەڵ لایەنی سائیرون جەماعەتی سەدر و جەماعەتی تەحالفی عێراقی کە جەماعەتی حکمە و ئەوانی کەش ئەوان پێیان وایە هیچ بڕیارێکی سیاسی لە هەرێمی کوردستان و نوێنەرایەتی لە بەغا بە بەیەکێتی ناکرێت ئەم تێگەیشتنێ لە ڕابردوو غیابی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا و بە ڕاشکاوی دیار بوو بۆ نمونە ئێمە لە تەشکیلەی حکوومەتی ویان لە دوای هەڵبژاردنەکەی 2010 ئێمە هەندێک پۆست و بەرکەوتەی یەکێتی لەوانە وەزیری داد بوو بەڕاستی وەکو پێویست کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کێشە و جیرروگرفتی بۆ دروستەکرا بەڵام لە ئیستادا لە دوای کۆنگرە دوای هەڵبژاردننی هاوسەرۆک و دەستەی کارژێر و مەکتەبی سیاسی ئەو سەرکردایەتی تازەی کە هەیە ئەو ئەتوانم بڵێم تەمان غیابی جەنابی مام جەلال زۆر کاریگەرە ئەو بەڕاستی خەرمانێک لە پەیوەندی و دیبلۆماسیەتی و پەیوەندیەکانی ئەو لە بەغا ئێمە هەوڵماندا جارێکی تر ئەو پەیوەندیانەی کە هەبووە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە کە بە درێژایی مێژوو هەم هەواڵ مام جەلال وەکو سەرۆکی هەموو وەکو ئەو دۆستایەتی کە هەی بۆ ئەوانە سوودمان لەوە وەرگرتەوە توانیمانە لەگە ئەو لایەنە سیاسیانە دابنیشینەوە و ئەو پەیوەندیانە گەشەی پێ بدەین پەیوەندیەکان تونند و تۆڵ بکەینەوە ئەوەش بۆ ئەم هەڵبژارنەی داهاتوو بە ڕادەیەک ئیستا بەشێکی زۆری ئەو لایەنە سیاسیانەی عێراق زۆر بە شانازیەوە پێیان باشە لەگەڵ ئێمە هاوپەیمانی لە باشوور و ناوەڕاستی لە بەتایبەتی لە ناوەڕاستی عێراق لە بەغدا و لە دیالە و لە کاریگەری زۆری هەیە و ئەتوانم برم هەماهەنگی تەواوی شەیەەوە خۆی لە خۆیدا دەستکەوتێکە هەم بۆ میلەت وەکو گەلی کورد هەم دەستکەوتێکیشە بۆ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەن دەکرێت گەر پرسیاریەوە بکەم کە بۆ عێراقی داهاتوو لە ڕووی سیاسیەوە پێگەی کورد لە ڕێی یەکێتی نیشتیمان هەڵبەت پارتی دموکراتی کوردستان و هێزولانە سیاسەکانیش ڕۆڵی خۆیانێ بەڵام پێگەی یەکێتی پێگەیەکی دیارە بێ بۆ کوردیش ڕنگدانەوەی بێ بەتایبێت بۆ کێشەکانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئێمە ڕاستە ئەمەلێکی لە هەرێمی کوردستان ئەو حزابە سیاسیانەی کە کاریگەریان هەیە لەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و هەروها ئەو لایەنانەشی کە چی لە ناو حکومەتون چی لە ئۆپۆزیسیۆنن بەڵام ئەتوانم بڵێم یەکێتی ڕۆڵی باڵا و کاریگەر ئەبێنێت
هەم لە هەڵبژاردنەکە و هەم لە دوای هەڵبژاردنیش خۆتان ژاگەدارن لە مەسلەی چارەسەرکردنی یاخود لەسەر مەسلەی قانونی موازنەی عێراق کە بەشێکی سەروەریەکەی دانپێنان و ڕەزامەندیدان و دەنگدان لەسەر قانونەکە من لێرە دەستخۆشی لە هەواڵ قوبات تاالبانی یەکەم کە بەڕاستی ڕۆلی گەورە و کاریگەری گێڕا کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەو وەفدانی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابردوو هەمیشە لە کۆبوونەوەکانیان لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکان پاڵپشتی تەواوی هەواڵکە قوباتیان کردو و ئەنجامەکەشی بەوە گەیشت کە بودجەی هەرێمی کوردستان بەپێی ئەو بەرنامەی کە داڕێژرا بوو پەسەند کرا ئەوە خۆی لە خۆی دەسەرکەوتنێکی گەورەیە و لە ناو عێراق و لە ناو بەغداش ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز نرخێنرا لە چەسپاندنی ئەو یاسا. یعنی کاک ڕزگار ئەوە نموزەجێکە تانەوێت پیشانی خەڵکی و ملەتی کوردستانی بدەن کە ئێوە حزب و نوێنەرکانتان لە حکوومەت هەماهەنگ دەبن لە بەغدا ینی هەرچی پەیوەندی هەتانەی خەنە خزمەتیەوە بۆ چارەسەرکردنی و کێشانە ینی ئەمە نموزەجێک بوو پیشانتاندا بەتەکید ئێمە کە هەواڵێکی ئێمە کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بکات هەموو هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ باشکردنی گوزەرانی خەڵکە هەموو هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە کە باشترین میزانیە بۆ هەرێمی کوردستان بێت بۆی خەڵکی موچەخۆر و ئەوانەی کە ژیانی ڕۆژانیان لەسەر موچەوانە دابین بکرێت ئێمە وەکو یەک تیم چی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە هەواڵەکانمان ئەوانەی کە ئێستا پۆستیان هەیە لە هەرێمی کوردستان لە جێگری سەرۆکی وەزیرانەوە لە وەزیرە بەڕێزەکان تەنانەت لە پۆستەکانی تریشمان لەوانە وەزیری دادە لەوانە سەرۆکاتی کۆمارە ئەوانە ئێمە هەمومان بە بەرنامە چۆن دەڵێ وەکو تیمێک کارمان کردو هەمووشمان پشتیوان و هاوکاری تیمەکەی خۆمان بووین بۆ ئەوەی ئەو ئەنجامە باشە بەدەست بێنێ بتوانێت دەستکەوتێکی گەورە بۆ هەموو گەلی کوتەڵان و دەستکەوتە بۆ هەموو گەلی کوردستانە. کاک ڕزگار زۆر باز لە پاشەکشەی کورد دەکرێت لە عێراق لە بەتایبەتی لە بەغدا مەسەلەن کورد ئەو سنگ و قورسایی جارانی نەماوە کورد خاوەن بڕیار نییە کە شەریکی بڕیار نییە بەڵکو بەشدار پێکراوێکە ئەمە تا چەند ڕاستەوە ئەگەر ڕاستت چۆن ئەگەڕێتەوە پێگەیەکی سنجین سەبارەت بە وەزعی کورد خۆ ئێستاکە لەو حکوومەتانەی کە هاتوۆتە پێشەوە تەمان خۆتان ناگادارن لە ماوەی ڕابردوو دکتۆر عادل عەبدولمەهدی بوو دواتر گۆڕانکاری کرا کۆمەڵێک ناویتر هاتە پێشەوە ئێستاکە کاظمی سەرۆکی وەزیرانە من پێم وانیە کورد ڕۆڵی نەبێت کورد لەوێ ئیساکە سەرۆک کۆماری هەیە کورد ئیساکە لەوێ وەزیری دەرەوەی هەیە کورد ئیساکە وەزیری دادی هەیە بەڵام گرنگ ئەوەیە یەکتیمی مەبەستم هەماهەنگی کورد هەمووی بەیەکەوە هەموو هێزە سیاسەکانی کورد بەیەکەوە ئەوە خۆی لە خۆیدا کاریگەری ئەبێت کەی ئێمە چۆن دەڵێ کۆگ نەبووین بەرنامەی هاوبەشمان نەبوو کەی بەیەکەوە هەماهەنگمان نەکرد بە تاکید ڕۆڵی تۆ لەوێ خراپە باش نابێت چونکە ئێمە لە هەرێمی کوردستان و حیزبە سیاسیانەی کە هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو هەموو ئەوانەی کە هەیە ئێمە ئەگەر هەمومان پلان و بەرنامەی مشتەرەکمانەوێ هەمومان هاوکار بین هەماهەنگ بین بۆ خزمەتی گەلەکەمان بۆ خزمەتی میلەتەکەمان دڵنیا بە لێژ ڕۆلی کاریگەرمان دەبێت ئەگەر نا کورد لەوێ من وای نبینم کورد بێدەسەڵات بێ و نەتوانێت بەرنامەی هەبێت و ئەوانە بەڵام ئەگەر ئێمە بین هەموو نوێنەرەکانی خۆمان لە پەرلەمانی عێراق هەموو نوێنەرەکانمان لە حکوومەت هەمویان بەیەکەوە کۆبێت هەموو کۆبنەوە بەرنامەی مشتەرەکیان هەبێت بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە خۆی لە خۆیدا ئەتوانی کاریگەری خۆت هەبێ و دەستکەوتیش بەدەست بێنی بەڵام بڕیاری لا مەسەرەن جیا و بە چەند لە ئاراستەیە کارکردن پێم وایە زەرەری زۆری هەیە. زۆر باشە گەر باسی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین کە ڕنگانەوەی لەسەر بارودۆخی عێراقیش دەبێت ئێستا پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی چۆنە بینی بۆ ئەوەی بتوانرێت تێڕوانینێکی هاوبەشی نیشتیمانیان هەبێ بۆ عێراقی داهاتوو. بەڵێ وڵا سەبارەت بە پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دیارە لە دوای کۆنگرەی چوارەوە کۆمەڵێک با بڵێن بەرزین و هەڵسوون و داچوونی پێ دیارە ڕەنگ بێ وەکو پێویست نەمانتوانی بێت نەتواندرابێت هەماهەنگێکی تەواو هەبێت لە زۆر پرسی گرنگ و چارە نووساز هۆکارەکانیشی ئەتوانم بڕێم دیارن ئێمە لە دوای کۆنگرەی چوارەوە هەموو هەوڵەکانمان بۆ ئەو بووە بتوانین هەموو لایەنە سیاسەکانی کوردستان هەمومان هاوکار بین هەماهەنگ بین یەکدەنگ بین بۆ ئەوی بتوانین بارودۆخی هەرێمی کوردستان و
چۆن دەڵێ ئەو بارودۆخەی کە هەیە بەرەو باشتر و بەرەو ئاراسەی تر برین کۆمەڵێک داخوازی و داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕنگ بێ لە تەشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ڕێککەوتن کراوە لەسەر ئەوەی کە بەرنامەی حکومی جێبەجێ بکرێەوە خۆ یەکێک لەوان لەو خاڵانەی کە زۆر گرینگە بۆ هەموو پارێزگاکانی کوردستان بۆ دهۆک بۆ هەولێر بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سلێمانیش کە لا مەرکەزی ئیداری مالیە بۆ ئەوەی بتواندرێ شۆڕکردنەوەی دەسەڵات بێت بۆ هەموو شوێنەکان بۆ هاوکاری هاوڵاتیە بۆ ئەوەی بۆ هەموو بۆ بچووکترین معاملە سەردانی پایتەخت و سەردانی هەولێر نەکات کێشە و گیر و گرفتەکانی لە مەسائلی ئاوەدانکردنەوە لە مەسائلی ئیسیسمار لە مەسائلی تەندروستی و ڕێگاوبان پارێزگاکان بتوانن سلێمانی هەڵەبجە دۆک بتوانێت خۆی لە پارێزگاکەی خۆی زۆرترین کاروبارەکانی خۆی بڕێوەبات یەکێک لە ئاستەنگەکان کە ئەو ئەتوانم برێم ئەو پەیوەندیانەی کە کێشە و گیر و گرفتی تا یەکێک لە ئەوەی لەوە ئەوانەیە ئەو بابەتانەیە کە وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرنامەی جێبەجێ نەکردو لە کاتێکدا لە تەشکیلەی حکوومەت لە بەرنامەی حکوومەت لا مەرکەزی ئیداری مالی چەسپێنراوە هەوڵەکانی یەکێتی بۆ باشکردنی هەرێمە بۆ نەهێشتنی گەندەڵی و بۆ ڕێخستنەوەی کۆی دەستگاکانی هەرێمی کوردستانە ڕۆژانە ڕەخنە و کێشە و گیر و گرفت دێتە پێشەوە ڕەخنە دەگیرێت ئێمە لەگەڵ ئەوەین هەموو داهاتی کوردستان لە نەوت لە داهاتە ناوخۆیەکان شەفاف بێ داهاتە ناوخۆیەکان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بزانن ئەو حکوومەتی هەرێمی کە هەیە دەستکەوت و داهاتەکەی چۆنە بۆ ئەوی بتواندرێ خزمەتی زیاتر بە خەڵکەکە بکرێت بەڵام کە کێشە و گیر و گرفت لەسەر بابەتی جیاجیا دروست دەبێت یان لەسەر چەند پۆستێک دروست دەبێت ئەوە خۆی لە خۆیدا کاریگەری دەبێت ئێمە حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە من لێت ناشارمەوە لەم هەڵبژارنەی داهاتوو ڕەنگ بێ ئێمە بەپێی ئەو پلان و بەرنامەی کە هەمانە بەپێی ئەو نەخشەیی کە دامان ڕشتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژارنە سەرکەوتنیەکی زۆر گەورە بەدەستدێنێت کە ئێمە بەرپرسیاری ڕنگ بێ بەرپرسیارەتێکی زۆر قورسترمانەکەوێتە سەرشان بۆیە هەوڵ و هەماهنگیەکانمان تەنانەت چەندین جار هەوڵەکانیشمان بۆ ئێمە لەگەڵ هەموو کۆی لانە سیاسەکان و حتا پارتی دیموکراتی کوردستانیش لەسەر زۆر مەسائلی سیاسی گرنگ هەیە بە تایبەتی ئێمە هەماهەنگ و هاوکاری بکەین ئەوانە کە لەکوێ کێشە و گیر و گرفت کە هەماهەنگیەکە نەکرێت کێشە و گیر و گرفت دروست دەبێت و ئێمەش بەڕاستی بەشداریکردنمان لە حکوومەتە بۆ ئەو بەرنمەیە کە کاتی خۆی ئیمزامان لەسەری کردووە ئەگەر لە دەرەوەی ئەو بەرنامە سیاسی خزمەت گوزاری هەمووی بەیەکەوە بێت کە خزمەت بە خەڵک نەکات پێم وایە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە کێشە و گیر و گرفت دروست بێت لە نێوانمان. بەڵێ کاک بزگار باسی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و قورسبوونی بەرپرسیارەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد ناوچە جێناوکان کەرکووک یەکێکە لە میحوەرە سەرەکیەکانی حزبەکەی بەڕێزت مەسەلەن لەوێ ئێستا باشکرا دیارە کە کورد بەیەک قایمەدا نەبەزیوە سەرەن یەکێتی نیشتیمانی کوردستان قایمەیەکە و پارتی دیموکراتی کوردستان قایمەیەکە و هێزولانە سیاسەکانی تریش بەم جۆرە ئەمە زەرەر لە کورد نادات مەسەلەن لە ڕوا نەتەوە یەکەیەوە باسیکەین باسی وردەکاری انتخاباتەکە لێگەڕێ سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن و یەکلیستی ئێمە بە پێویستمان زانیوە نەک هەر لە مەزەلەی کەرکووک شارێکی گرنگ و کاریگەرە بە هەمان شێوە خانەقین و خورمات و شنگال و هەموو ئەو شارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچەی کوردستانی و شاری کوردستانی ئێمە لەگەڵ ئەوە بووینە هەموو لایەنە سیاسەکان بەیەکەوە بین هەمومان هەماهەنگ بین یەکلیز بین هەر هێزێکی سیاسی کە لە دەرەوەی ئەم بەرنامەیە بێت پێم وایە کێشە و گیر و گرفت هەم بۆ خۆی و هەم بۆ کوردیش دروست دەکات و بە تایبەتیش لە کەرکووک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ماڵبەندەکەمانەوە لەوێ چەندین کۆبوونەوە لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکان کراوە هەموو لایەنە سیاسەکان ئامادەی کۆبوونەوەکە بوون هەمووشیان ئامادەیان دەربڕیوە یەک لێز بین بە یەکەوە بین هاوپەیمانی بکەین تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێت دیارە ئەو بابەتی کە من باسی دەکەم ئەگەر ئێمە لە خانەقین ئەگەر ئێمە لە دووسخورمات و ئەگەر ئێمە لە کەرکووک ئەگەر ئێمە لە شنگار و ئەو شوێنانە هەر هێزێکی سیاسی بچێتە دەرەوەی ئەو هاوپەیمانەتی کە دێتە پێشەوە بەڕاستی زەرەر لە ناوچە کوردستانیەکاندا زەرەر وەکو ئیستا وەکو هەڵبژاردن وەکو بە حەقی کورد وەکو بەرکەوتەی کورد وەکو مێژوش
ئێمە یەکێک لە کاریگەریەکانی یەکێک لە کێشە و جیر و هەرە گرفتەکانی هەڵبژاردننی 2010 لەم بارودۆخە ناهەموارەی کە لەو ناوچانە هەبووە پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک مقاتعی هەڵبژاردننی کرد کە خۆی لە خۆیدا چۆن دەڵێ دەست هەڵگرتن بوو لە کەرکووک دەست هەڵگرتن بوو لە کوردستانیەت و کەرکووک چونکە زۆر بە تایبەتی لە 2010 بە هەڵبژاردننی ئەمجارەشەوە زۆر گرنگە هەموو لایەنە سیاسیەکان لە خانەقین و لە هەموو شوێنەکان ئێمە بەیەکەوە هاوپەیمانی بکەین بۆ ئەوەی یەکڕیزی کورد چۆن دەڵێ بچەسپێنین و لایەنی بەرامبەریش بڕین ئەوە تا کورد ئێمە هەمومان بەیەکەوەی ئەگەر ئێمە لە هەولێر و سلێمانی کێشە و گیر و گرفت و یاخود کێشەش مەشاکل یەکشمان هەبێ بەڵام ئێمە لەسەر مەسەلە نەتەوەیی و نیشتیمانیەکان و خاکەکانی کە ئیستا لە دەروی هەرێمی کوردستان لەوێ کۆدەنجین لەوێ بەیەکەوەی ئەوانە ئەبوایە بکرێت ئەوەتە ئیستا بەرامبەر کورد لە کەرکووک هەرچی هێز و لایەنی سیاسی تورکمانی هەیە لیستێکی مشترک یەک لیستی هاوبەشیان دروست کردووە ئەوە تا مەجلیسی عەرەبی لە کەرکووک لەو بازنەی کە دەنجی تیادەدێنن بازنەی ناوەڕاستی کەرکووکە لیستێکی هاوبەشیان دروست کردووە بۆی پێویستی ژەکە کورد تا لەوێ پارچە پارچە بێت هەمووی بەیەکەوە نەبێت بە دڵنیاییەوە زیان بە کوردەگات لێ یعنی ئێستا کەواتە کورد کە بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دوو انتخاباتی لە دوای 6 کورسی هەبووە مەسەلەن ئەم ڕقەمە توانرێ پارێزگاری لێ بکرێ بەو یاسا تازەیە بە تایبەتی ژەو پەرتەوازەیە زین چۆنە ئێمە ڕنگ بێ جیاوازیەکی زۆر گەورە هەبێت لە ڕابردوو لەگە ئیستا ئێمە لە دوای ئەو بارودۆخی کە ئیستا هاتوتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنمەیەک بە بەرنمەیەکی زۆر زانستی و علمیانە بە شێوەیەک کارمان لەسەر کۆمەڵێک شوێن کردووە هەم لەسەر کەرکووک هەم لەسەر خانەقین هەم لە زۆر شوێنی تریش ڕنگ بێ لە ڕابردوو لە هەندێک شوێن هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی بەدەست نهێنابێت ئەم جارە کورسی بەدەستێنین و لە کەرکووکیش بە دڵنیاییەوە پێ دەڵێم ئەو بەرنامە و پلانەی کە هەیە ئێستا بە تایبەتی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگایەکی گرنگ و کاریگەرە زۆر بە شێوەیەکی زۆر هونەری زۆر زانستی سەرجەم بەرنامە و پرۆگرامەکان ئامادەکاریەکانیان زۆر لە ئاستێکی باڵا و بەرزایە ئەوە دەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ ئەوەی ئێمە بتوانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک وەکو چۆن دەڵێ هێزی یەکەم بین لەسەر ئاستی کەرکووک چی بەرامبەر هەموو لایەنەکان و پێکاتەکانی تریش و ئەو کورسیانشی کە بەدەستمان هێناوە بە هەوڵ و پشتیوان و کۆششی هەموو لایەک و دانیشتوانی کەرکووک کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیپارێزێت و ئەگەر وەکو کوتلەی مەسەلەن عەرەبی وەکو تورکمانەکان یەک لیست وایە مەسەلەن هەموو کورد دەنجی بدا بە ینی هەموو کورد کۆ بوو بایە لەسەر چەند کاندیدێک ئەو کاتە باشتر نەبوو ئەو کاتە بۆ کورد و بۆ پێگەی کورد لە کەرکووکەوە تا شنگال تا دەشتینینەوە تا خانەقین بە تەئکید من پێشووتریش باسم لەوە کردو ئێمە بەیەکەوە بین هەمومان باشە بەڵام ئەوەی کە ئێستا مای دڵخۆشیە زۆرینەی لایەنە سیاسیەکان لە کەرکووک لە خورمات و لە خانەقین زوربەی زۆری لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە ڕێکەوتوین کە هەمومان بەیەکەوە بین تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێت لە دەرەوەی ئەو بەرنامەیە و بە تەنها ئێساوانتر بێکەوە ئەبن ئێمە لەگەڵ باسم کرد مەڵبەندی ڕێخستنی کەرکووک کۆبوونەوەی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کردووە لەسەر ئەوە ڕێکەوتوین کە لەو شوێنانە هەمومان بەیەکەوە بین بە مشتەرەکی بۆ ئەوەی کورد یەکدەنگ بێت و تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێت جیالەوە لە ئاڵوگۆڕ و لە پێشهاتە سیاسە داهاتوەکاندا کاگرزگار کەرکووچەکان مەسەلەن زۆر ئازارە درێن زۆر مەسەلەن زوڵمیان لێکرێ بەرنامەی ئێوە چیە بۆ ئەوی بتواندرێت کە لە ڕووی ئیداریشەوە محافەزە بەدەستبێنەوە پارێزگار بەدەستبێنەوە و بتوانن غەدر لە کەرکووچەکان نەکرێ غەدر لە گوندەکانیان نەکرێت لە زەوێ زراعیەکانیان نەکرێ بۆی قەلق نەبن لەوەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لەسەر خەتە لەسەر ئەو بابەتانە لەسەر مەسلەی کێشەی زەویزار و جوتیارەکان و ئەوانە ئێمە لە ڕابردوو لەو کوبنەوانی لە بەغدا قسەمان کردووە لەگەڵ زوربەی زۆری موسسە عێراقیەکان بە هیمەتی وەزیری دادیش کە وەزیری عەدل وەزیری کوردە و یەکێتیشە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە هەوڵی زۆری داوە هەموو ئەو قانونانەی کە ویستیان هەوڵیاندا جوتیارە کوردەکانی پێتوشی کێشە و گیر و گرفتکەن ئەوانە ئیستا هەمووی ڕاگرتووە ئەو
ئەوە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پارێزگاری تەواو دەکات. سەبارەت بە پارێزگاری کەرکووک وازحە کابراایەک ئەو بەڕاستی بە خراپی کاری کردووە لەوێ وەکو پێویست نەبووە هەوڵەکانی تەنها بۆ ئەو بۆ کورد لەو سنوورانەی کە هەیە بچەوسێنێتەوە. خۆتانزان لە هەندێک ناوچە لە هەندێک شوێن ئێستاکە لە باشووری کەرکووک زۆرترین خەڵکی پێکهاتەکەی ئەو خەڵکی شوێنەکەی ئەو زۆرترین تەجاوزی کردووە لەلایەکیەوە هاتووە ئەوێ تەجاوزی نەک تەجاوز هەندێک خانوو کە وەکو ئاوارەی کەرکووک لە کاتی خۆی گەڕاونێت و خانوویان دروست کردو هەوڵی داوە خانوەکان وەڕوخێنێ ئەگە بۆشی بکرێ ڕنگ بێ بیکات. بەڵام ئێمە ئەندام پەرلەمانەکانی ئێمە ئەوانەی کە ئێستا لە پەرلەمانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان 6 کورسی هەیە 6 ئەندام پەرلەمانی لێوێ ئێستا لەسەر سکاڵای ئەوان لەسەر سکاڵای ئەندام پەرلەمانێکی ئێمە ئێستا پارێزگاری کەرکووک ئێستا دراوەتە دادگای نەزاها ئیستیقدامیشی بۆ دەرچووە ڕاپێچکردن ئەوانە خۆ هەوڵی بەردەوامە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ئەو هێزە سیاسیە نیە نە پێکهاتەی عەرەب و هیچ پێکهاتەیەکی تریش ناتوانێت یەکێتی فەرامۆژ بکات لەوێ. ئێمە شەقام خەڵک تۆ لە 150 دەنگی کەرکووکت بەدەستێناوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کاتێک بیەوێت هەر کاتێک بیەوێت بۆ چۆن دەڕێ بۆ ڕوبەڕووبوونەوە و خۆپیشاندانی مەدەنی ئەوانە ئەتوانێت شار بوەستێنێ. ئێمە هەوڵەکانمان بۆ ئەوەیە هەڵبژاردننی ئایندا ئەبێتە سەنگی مەحەکجارێکی تر بۆ ئەوەی چونکە ئێمە یەکێک لە کێشە و جیر و گرفتەکانیشمان لە کەرکووک چی بوو؟ ئەنجومەنی ئەو کاتی ئەو ساکەی ئەنجومەنی پارێزگا هەبوو ئەگەر برادرانی پارتی لەگەڵمان ڕێگە بوو کەوتنایە ئێستا ڕاکان محافظی کەرکووک نەبوو. ئەو جێگری محافظە سەرۆکی مەجلیسی محافظەی کەرکووک تا ئیستاکەش کە ئەو تەبان ئێستا ئەنجومەنی پارێزگا هەڵوەشێنراوەوە بەڵام تا ئەو کاتێک کە لەسەر کار بوون بە یەک کۆبوونەوەی بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەیانتوانی پارێزگار بگۆڕن بەڵام برادرانی پارتی نەهاتن نەشیان هێشت. ئەوە یەکێکە لە کێشە و جیر و گرفتەکەکان. ئێمە مشکیلەکە و کێشەکەی خۆمان و مانەوەی پارێزگار بەو شێوەی ئیستا و کە ئەو کێشانەشی دروست کردووە هۆکارەکەی وازحە. ئەگەر ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەگشتی بەهاتنایە لەگەڵ ئەوانەی ئێمە ئێستا پارێزگار گۆڕابوو مانتوانی ئەو کاتە کەسێک کاندیدێک دیاری بکەین کە کورد بێ و بتوانێت خزمەتی شارەکە بکات نەک کەسێک بێت بیەوێت کێشە و گیر و گرفت دروستکات بۆ کەرکووک و بۆ خەڵکی کەرکووک. ئێمە لە چەند دوومانجی ڕابردوو تەنانەت ئیستا لە مەسەلەی هەڵپاکردنەوەی شار و ئەوانە کەم تەرخەمە بەرامبەر ناوچە کوردیەکان. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئیداری گشتیەوە تیمی پاکەرەوە و خزمەتکردن و پاکردنەوەی کەرکووکمان گرتووەتە ئەستۆ. ئێمە کەرکووک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە شارە هەرە گرنگەکان بە قەت سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دهۆک بۆ ئێمە گرنگە و پشتیوانیشی لێ دەکەین و ڕێگریش دەکەین و ئەم هەڵبژارنەی داهاتوش پێم بە دڵنیاییەوە ئەبێتە چۆن دەڵێ هەنگاوێک بۆ ئەوەی پارێزگاری کەرکووکیش بەڕاستی گۆڕانکاری بەسەر بێت و بەردەوامیشین لە هەوڵەکان و ڕنگ بێ هەندێک ڕێکاری تریشیە بیگرینە بەر بۆ ئەوەی لە ماوەیەکی کورت ئەو بارودۆخەی کە هەیە لە کەرکووک بە تایبەتی ئەوەی کە پارێزگارێکا بوەستێنرێت و ئەو هەڵمەتەشی ئەو بەڵگانەشی لەسەری کۆکراوەتەوە لە ڕێگەی نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق دراونەتە نزاهە ئەوانە کاریگەری خۆی دەبێت چەند فتری داهاتوو دەستگیریش کرا و دوای بە وەکالەت ئازاد ئێمە لەسەر ئەوەش ئاگادارین ئەوەی کە ئیستا کە ژوا خەریکە بەوەکائین بە کەفالەت و ئانین کراوە کۆمەڵک حاڵەتی یعنی ناقانونی نایاساییە ئێستا برادرەکانمان کاری لەسەر دەکەن. بەڵێ کاک ڕزگار باسی ئەوت کرد کە تورکمانەکان خۆیان تۆکمە کردو خۆیان کۆ کردوەوە بۆی بتوانن لیستێک پێبێن ئەمە بۆنی پیلانێکی لێ ناکرێت پیلانێکی تورکیا بێت بۆ ئەوەی تورکمانەکان بە ڕقەمێکی قورستر لە کەرکووک دەرخات. ئێمە لە کەرکووک بەپێی ئەو نەخشەی کە هەیە کەرکووک لە سێ بازنە پێکاتەوە بازنەیەکیان بازنەی 5 کورسیە ئەوە تەبعاً زۆرینەی کووردە توانم بڵێن لە 195 بەسەرەوە کووردە کورد لەوێ بە هەماهەنگی و یەکدەنگی ئەم 5 کورسیە بۆ کورد ساغە بێتەوە بەڵام پێویستە یەکلایی و بەشداری کارای خەڵک و چوونە سەر ئێستا بۆ ناوەندەکانی تۆماری دەنگدەران و کردنی باجەکانیان بە بایەمەتری ئەوانە خۆی ئەگەر ئێمە لێبین ئەو ئەتوانین لەوێ دەستکەوتی باش بەدەستبێنین. لە بازنەی ناوەڕاست 4 کورسیە 4 کورسیەکە ئەتوانم بڕێم دەنگی کورد و تورکمان لەوێ زۆر لە یەکەوە نزیکن و عەرەبیش لە خوار ئێمەوەیە. من پێم وانییە پلانی هەر شوێنێک بێت و یان وڵاتێکی ئیقلیمی وانە بێت بەڵام تورکمانیش نەتەوەیەکن لە کەرکووک هەن وەشیانەوەی کورسی بەدەست بێنن
بەڵام حەزمی ئەوانیش دیارە ئەوان ئیستا هەموو ئەو هێز و توانای خۆیان کۆ کردوتەوە بۆ ئەو ئێوان بۆ ئەوی بتوانن نوێنەرایەتیەک یان کورسیەک یان کورسیەک یان تا دوو کورسی بکە زۆر زەحمەتە دوو کورسی بەدەست بێنن تەنها هەوڵەکانیان بۆ ئەوەیە ئەگەر ئەوانش ئەو کۆدەنجی و ئەو یەکلیستیە نەکەن ڕەنگبێ وەزیان زۆر خراپ بێ ئەوان مەترسیە لەسەر ئەوەی کە ئەوان لە ڕابردوو لە 2010 سێ کورسیان بەدەستێناوە ئەوەش بەهۆی ئەوەی کە با بڵین کەمتر خەڵکی عەرەب و هەندێک ئەوانەی ئێمەش کەمتر وەکو کورد دەنجان یعنی ئامادەکاری و یان بەشداری دەنگدانەکەیان کردووە ئومێدەوارین لە هەڵبژاردننی داهاتوو کە زیاتر بەشداری بکرێت بە تایبەتی لە کورد بۆ ئەوەی بتوانین لەوێ کاریبانمێت لە بازنەی ناوەڕاست کورد کاریگەری زۆری هەیە لەوێ ئەتوانین ئێمە لەم چوار کورسی کە هەیە بەباشی پلان و بەرنامەکەمان بۆ ئەوەیە دوو کورسی بەدەست بێنین ئینشاءڵڵا کاک ڕزگار ئێستا بینین کە سعودیە و ئێران ئەمریکا و ئێران لەسەر ساحەی سیاسی عێراق تا ڕادێک مەسەلەن لە پشتی شاشەوە یان لە پشتی مەشهەدە عامەکەوە دانوستانیان هەیە مەسەلەن دانوستانەکە گەر هەواڵگەریش بێت بۆنی گۆڕانکاری عێراقی تازەی لێ دەکرێت باشترین بژاردە بۆ کورد بە پارتی و بە یەکێتی و بە هەموو هێزوو لایەنە سیاسیەکان بۆ هەر ئەگەرێک کامەیە مەسەلەن ڕەنگە نەگەنێ ڕێکەوتنێک شتێکی وەکو داعش دروست بێ و ڕەنگە بگەنە ڕێکەوتن کورد بچووکتر و تەهمیشتر ببێت ئەنی باشترین بژاردە بۆ کورد لە ئەگەری شەڕ و ئاشتیدا چییە؟ ئێمە وەکو کورد بەگشتی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە خۆتانزان هەرێمی کوردستان ئێمە لە دوو لە چەند لایەکەوە مەسەلەی چەند وڵاتێکی دەوروبەر کە وڵاتی بە چەندین کیلۆمەتر لەگەڵ کوردستان هاو سنوورین ئێمە یەکێک لە خاڵە ئاساسیەکان دەبێت ئێمە چۆن دەڵێ احترامی متەبادل هەبێت یاخود سیادەی سنوورەکان بپارێزین بەڵام ئێران لەگەڵ ئێران و تورکیاش لەولاوە خۆتانزان بە بەردەوامی ئێستاکە دێتە ناو سنوورەکان لە دەرەوەی هەموو عرف و ئاهینی دەولیە بەڵام ئێمە لە بەغا لەم هەڵبژاردنەی داهاتوو لە ئیستاشەوە دەبێ خۆمان بەڕاستی لەگەڵ ئەو هێز و لایەنە سیاسیانە ڕێک بخەین کە بیر لە دواڕۆژ و مستەقبەلی عێراق دەکەن کورد بە شەریکی ڕاستەقینەی خۆیان ئەزانن ئێمە کۆمەڵێک لایەنی ئێستاکە خۆ هەندێک لایەنی سیاسی هەیە ڕەنگێ کورسی زۆرشی بەدەستێناوە بەڵام بەڕاشکاوی یاخود وەکو پێویست خۆی ساغ نەکردێتەوە بەسەر یەکێک لە وڵاتانی کە هەیە بەڵام ململانی سیاسی لە عێراق لە بینی ئەو وڵاتانی کە باس کرد لە بینی ئێران و سعودیە و لە بینی ئەمریکا و وڵاتە زلهێزەکان بەڕاشکاوی دیارە لە ئەو گروپە چەکدارانەی کە هەیە بە ناوی گروپی کۆمەڵە گروپی هەشت و چەکدار و ئەوانەکە لە ڕوو بەڕووبوونەوە و کۆمەڵێک کێشە و گیر و گرفت و هەندێک جار چۆن دەڵێت لە ناو بەغدا بە نایاسایی بەناو شەقامەکان و ئەرزی عەسکەری و ئەوانە هەمووی ئامادەکاری و چۆن دەڵێت تای هەڵبژاردنە ئەیانەوێ ئەرزی خۆیان بکەن بۆ ئەوەی دەستکەوتێک بۆ خۆیان بەدەستبێن یەکێتی نیشتیمانی کوردستان لەو نێوەندەدا و دڵنیاشم لەبێ ئێمە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر استراتیژێکی هاو بەش بۆ کورد بۆ کوردستان ڕێک بخەین و پەیوەندی و تەنسیق و هەماهەنگیش بکەین لەگەڵ ئەو لایەنەی کە بتوانێ ماف و پێداخوازیەکانی کورد جێبەجێ بکات هەر لایەنێکی سیاسی لە عێراق لەگەڵ هەر هاوپەیمانیەتێک یان هەر لێک تێگەیشتێک یا هەر تەنسیقێک لەگەڵ هەر وڵاتێک بکەین ئێمە پێشوەختە ئەوەی بەلامانەوە گرینگە داخوازی و مافە ئەساسیەکانی کووردە یەکێک لە خاڵە هەر ئەساسیەکانیش مادەی 140 و جێبەجێکردن و گجێڕانەوەی ناوچە کوردستانیەکانە هەر لە خانەقینەوە بگرە تا شنگان بەدڵنیاییەوە ئێمە بۆ ئەو مەبەستە تەنسیق و هەماهەنگیش دەکەین لەگەڵ ئەو لایەنانەی کە بیانەوێت بەرژەوەندیەکانی کورد بپارێزن ئێستا ئێمە لەسەر ئەو بابەتە لەگەر کۆمەڵێک لایەنی سیاسی ئەوانە چەندین کۆبوونەوەی باش کراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرژەوەندیەکانی خۆمان چ لایەنێک دەتوانێت باشتر لەگەڵمان بێت و بیپارێزێت لە هەوڵی ئەوەداین و ئێستا بۆ ئاراستەیەش دەڕۆین کە بەڕاستی وەکو کۆمەڵ هەندێک جار کۆمەڵێک چۆن دەڵێ ئیتیهامی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرا لەسەر فلان وڵات لەسەر فلان شوێن ساغ بۆتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی ئازادە هێزێکی ئازاد و ئازایە
و هەموو هەوڵەکانی بۆ بەرژەوەندی میلەتەکەمانە بۆ کووردە بۆ هەرێمی کوردستانە بۆ ژێڕانەوەی ناوچە کوردستانیەکانە بۆ ئەو مەبەستەش ئێمە پەیوەندی خۆمان لەگەڵ وڵاتە زلهێزەکانی دنیاش ڕێک دەخین. کاک ڕزگار بۆ ئەوە لەو ڕۆ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بۆی هەر ئەگەر ڕوبڕووی هەرێمی کوردستان بۆەوە جیا لە بەغدا و ناوچەکانی تری عراق باشترین بژاردە چییە؟ مەسەن لەسەر خەڵک زۆر نیگەرانە لە کۆمەڵێک پرسی حکومڕانی لە پرسی سیاسی لە پرسی کۆمەڵایەتی ینی ئاڵۆزیێکی زۆر هەیە ئەمە بەچی چارەسەرەکرێ و هەوڵی ئێوە چێ بێ بۆ چارەسەر؟ بارودۆخی هەرێمی کوردستان هەموو جارێ خۆتان ئاگادارن سەر ڕای ئەو بار و زەرانی کە هەیە وەزعی ئابووری خراپ کێشە و گیر و گرفتەکانی کە هەیە هەر کاتێک استقراری سیاسی لێکتێگەیشتنی باش لە نێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەوانە کە هەبوو بێت ئەو کوردستان باشتر گەشەی کردووە باشتر پێشکەوتوو بووە ئەو کاتانەی کە اتفاقی استراتیجی هەبووە توانم برن بە قۆناغێکی باش ڕۆشنە پێشەوە ئێعمار و ئاوەدانکردنەوەیکی باش بوو هەر کاتێکیش کە کێشە و بەرزی و نزمی و هەڵکشان و داکشان بوو بێت ئەو وەزع هاتوتە خوارەوە بۆ ئێستا بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆکردنەوەی هەموو هێزە سیاسیەکانە لەسەر بەرنمەیەکی هاوبەش بۆ خزمەتکردن و پێشکەوتن و گەشەپێدانی هەرێمی کوردستان بۆ پارێزگاریکردن لە قوارەی هەرێمی کوردستان ئێستا هەوڵەکانمان دەتوانم برن تا ئاستێکی باشیش لێک تێگەیشتن لەگەڵ زوربەی زۆری لایەنە سیاسەکان هاتوتە پێشەوە لە ئایندەش هەوڵەکانمان بۆ ئەوەیە لایەنەکانی تریش بەو بەرنامەی یەکێتی بێنە پێشەوە بۆ ئەوی بتوانین کۆدەنجی و یەکدەنجی بکەین و بتوانین ئەو قوارەی کە هەمانە هەم باش بیپارێزین هەم باشتری خزمەت گوزاری تێ بکەین بۆ خەڵک. بەڵێ دواسەرنجی بەڕێز کاک ڕزگار دواسەرنجم هیوادارم هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە هەیە لە هەڵبژارنی ئایندە هەڵبژارنێکی چارە نووسزازە بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکان هەوڵەکانمانەوەی هەمومان کۆدەنگ بین هەمومان یەکدەنگ بین بتوانین دەستکەوتی میلەتەکەمان لە کێبڕچەی سیاسی ناڕەوا سەرف نەکەین هەوڵەکانمان بۆ یەکڕیزی و تەبایی و برایەتی بێت بۆ ئەوەی هەموو پێکاتەکانی تر بزانن کە ئێمە هەمومان بەیەکەوە سازش ناکەین لەسەر یەک بستەخاکی هەرێمی کوردستان لە خانەقینەوە تا شنگال. زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەما دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەتەکە سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.